خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە شاری سلێمانی کۆبوونەوەی لووتکەی نێوان لایەنە ئیسلامیەکانی کوردستان و ڕێکخراوە ئیسلامیەکان بەڕێوەچوو لە کۆبوونەوەکەدا بڕیاردا بە پێکێنانی دەستەیەکی باڵای هاوبەش لە نێوان لایەنە ئیسلامیەکانی کوردستان لە میواندارێک لە بەڕێزان دکتۆر عومەر محەممەد ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی هەروەها ڕێبوار حەمەد وتەبێژ و ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ئەستۆدیۆی سەرکی هەروەها لە هەڵابجەوە کامیل مەحموود وتەبێژ و ئەندامی مەکتەبی سیاسی بزنەوەی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین لا سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کۆبوونەوەی لووتکەی لایەنە ئیسلامیەکانی کوردستان لە شاری سلێمانی بەڕێوەچوو لە شاری سلێمانی بە بەشداری مامۆستا عەلی باپیر و مامۆستا سەلاحەدین بەئەدین و مامۆستا عیرفان عەلی یەکەمین کۆبوونەوەی لووتکەی نێوان کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی ئەنجام درا و نوێنەرانی لیژنەی هاریکاری ڕێکخراوە ئیسلامیەکانیش تێیدا بەشدار بوون. لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا بە پێکێنانی دەستێکی باڵای کاری هاوبەش بۆ دانانی ڕێوشوێنی پێویست بۆ بە ئەنجامگەیاندنی پرۆژەی ڕێخستن و یەکگرتنی ئیسلامیەکان بە شێوەیەکی قۆناغبەندی. هەر لە کۆبوونەوەکەدا جەخت لەسەرەوە کرایەوە پرۆژەی لایەنە ئیسلامیەکان پرۆژێکی نیشتیمانی و ئامانج لی بەهێزکردنی تەوژمی ئیسلامی و پاراستنی کۆمەڵگەی کوردستان لە دیاردەدزیەوە کۆمەڵاتیەکان و توندڕەوی و تیرۆرە. بەگژداچوونەوەی گەندەڵی و نەعەدالەتی و هێنانەکایی شەفافیت لە چۆنیەتی دابشکردنی سامانی گشتی و لە کۆبوونەوەکەدا باز لەوەش کرا ئامانج لە پرۆژەی لێک نزیکبوونەوەی ئیسلامیەکان چالاکردنی پرۆژەی چاکسازی سیاسی ڕاستەقینە و بەگژداچوونەوەی گەندەڵی و نەعەدالەتی و هێنانەکایی شەفافیت لە داهاتی هەرێم و باشکردنی بژێوی هاوڵاتیان و کۆتایهێنان بە سیاسەتی پاشەکەوتی زۆرە ملێ. لە تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەدا ئەوە خرایڕ و ئەم پرۆژەیە هەنگاوێکی گرنگە بە ئاڕاستەی یەکڕێزی ناوماڵی کوردی و کۆتایهێنان بەم حاڵەتی لێکترازانە سیاسی هەرێمی کوردستانی گرتووەتەوە. سەبارەت بە دۆخی ئێستای هەرێمی کوردستانیش سێ لایەنە ئیسلامیەکەی کوردستان لە کۆبوونەوەکەیاندا داوایان کرد دانوستان و گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان دەست پێ بکاتەوە و بۆ کۆتایهێنان بە قەیرانی سیاسی و ڕێخستنەوەی ناوماڵی کوردی و بەگەڕخستنەوەی دەستگا شەرعیەکان. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان. ماوەسەر بەرگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئامانج لە کۆبوونەوەی لووتکەی ئەمڕۆی نێوان لایەنە ئیسلامیەکانی کوردستان لە شاری سلێمانی چی بوو؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس. طبعا وەکو لە ڕاگەیەنراوەکەشدا هاتووم کۆبوونەوەی دوای زنجیرەیە کۆبوونەوەیە کە پێشتر زنجیرەیە کۆبوونەوەی هاوبەش بووە لە بینی لایەنە ئیسلامیەکان بەگشتی لە نێوان هەم یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی وەجگەلەوەی کە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش لە ماوەی ساڵی ڕابردوودا هەماهەنگی نێوان ئەم سێ هێزە ئیسلامیە لەگەڵ ئەو ڕێکخراوانە هەبووە و نوێنەری هەر سێ لایەنەکەش بەجیا لەو لیژنەی هاریکاری ئیسلامی ڕێکخراوەکانیش هەبووە. ئەمە دوای ئەو هەموو ئەو هۆڵانە هات کە ئەمڕۆ خۆشبەختانە کۆبوونەوەی لووتکە لە شاری سلێمانی ئەنجام دراوە کۆمەڵە دەرەنجامی باشی لێکەوتەوە کە ڕەنگە گرنگترینیانەوە بێت کە دەستەیەکی کاری هاوبەشی باڵا دروست بووە بۆ ئەو کارانەی کە لە داهاتوودا بەو دەستەیە ئەسپێدرێ و ئەو چوارچەوەی کە لە سەری ڕێکەوتن بۆی کە برەو بە کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان بدرێ و مەودا و بواری کاری هاوبەش فراوان بکرێ و بتوانین بەیەکەوە لەسەر ئامانج هاوبەشەکانمان چه ئامانجە ئیسلامیەکانمان چه ئامانجە نیشتیمانیەکانمان کە بە بڕوای ئێمەم سێ هێزە ئیسلامیە کەمانە پەیوەندی تەواوکاری لە نێوانیاندایەوە هاوتەری بەیەکەوە ئەتوانین خزمەتی هەم پرۆسەی سیاسی پێ بکەین لە هەرێمی کوردستان و هەم خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەو دەستەیە لە نێوان لایەنە ئیسلامیەکاندا پێک دێت کەی پێک دێ یاخو ئەرکی چییە پاشان سەبارەت بە ڕۆڵی وەزیفەی ڕێکخراوە ئیسلامیەکان ڕێکخراوی ئیسلامیەکان لەم نێوەندا چه وەزیفەیەکیانەیە؟ ئەمە دەستەکە بڕۆ پێک هات یعنی هەر ئەمڕۆ دەستەکە پێک هات و بڕیاریشە لە ماوە لە داهاتوودا وەکو باسم کرد چوارچەوەی کارەکەی دیاری دەکرێەوە گفتوگۆی جددی لەو ڕۆ هەم لە ڕابردوودا کراوە هەم ئەمڕۆژ چۆتە بواری جێبەجێکردنەوە
وەکو باسیشم کردیانی کاری ئەم هێزانە چه هێزە سیاسیەکان و چە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیشکە هەن کارەکەیان کارێکی تەواوکاریە و کارێکی تەکاملیە و بەیەکەوە خزمەتی کۆی پرۆژە ئیسلامیەکەکەین لە هەرێمی کوردستان. بەڵێ سپاس دەکەم کاکتۆر جەنابیشت بەخێر بێی. سەبارەت بەم کۆبوونەوەیە گرنگی ئەم کۆبوونەوەیە بۆ پرۆژەی ئیسلامی و بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستانیش چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ کەناڵی پەیامی بەڕێز کە گرنگی بەم ڕووداوە گرنگە ئەدا بەڕاستی بەتاکید گرنگی خۆی هەیە کە لایەنە ئیسلامیەکان لە کوردستانە لەم بڵاوی کە ئێستا هەیە و لەم توانە زۆرەی کە ئێستا و ڕێک نەخراوە ئەمە هەنگاوێکی سەرەتایی باشە بۆی بتوانین تواناکان ڕێک بخەینەوە و هەروە ئاراستەی بکەیت و بۆی بتوانێت ڕۆڵێکی کاریگەر ببینێ هەم لە ڕۆڵێکی نیشتیمانی ببینێ لە چاکسازی و هەروەها لە ڕێخستنەوەی نێوماڵی کوردی لە هەمان کاتە هەنگاوێکە وێڕای ئەوەی کە کار ئەکا بۆ ڕێخستنەوەی نێوماڵی ئیسلامیەکان ئەبێتە فاکتەرێکی ئیجابی ئەبێتە پنتێکی بەهێز ئەبێتە پنتێکی سەقامگیر بۆی بتوانێت سەقامگیری لە هەرێمی کوردستانە دروست بکە و لە هەمان کاتە بتوانێت ڕۆڵ ببینێ بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی ئەمە خاڵێکی گرنگە. خاڵێکی تری گرنگ ئەوەیە کە ئەم یەکڕیزیە ئەم پێکەوە بوونە هیچ جەمسەرگیریەک هیچ ئیستیفاکێکی تیان نییە کە پشت بەستوو بێ بە ئایدۆلۆژیا یا باگراوندێکی ئایدۆلۆژی کە بتوانێت جەمسەرگیریەکی تری ناهەموار لە هەرێمی کوردستانە دروست بکە بەڵکو ئەوێ پردێک بێ بۆ گەیاندنی هەموو لایەنەکان و لە دوجاریشا بتوانێت لە کایە سیاسیەکەیە و هەروە لە پرۆسە ئیداری و چاکسازیەکە هەرێمی کوردستانە ئەم ڕۆڵی کاریگەر ببینێت چونکە بەڕاستی ئیسلامیەکان لە ماوەی ڕابردووە یعنی فاکتەری ئارامی هەرێمی کوردستان بوون ئەمە یەک و کۆمەڵێ توانای گەورەی تایە ئەم توانانە کە بخرێنەیەک ئەتوانە ببنە فاکتەرێکی ئارامی بۆ هەرێمی کوردستان. ئەمڕۆ خۆشبەختانە ئەو کۆبوونەوەیە ئەتوان بڵێم خاڵێک نەبوو کە لەسەری جیاواز بین دیدگاکان لە یەکەوە نزیک بۆتەوە ئەو قۆناغی حیوار و گفتوگۆی ڕابردووی کە دوو قۆڵیەکان پێکەوە کردویانە هەلو مەرجێکی ڕەخساندەبوو بۆ ئەمڕۆ ئەتوانین بڵین دیدگاکانی زۆر لە یەکەوە نزیک کردوێتەوە ئەم دیدگایە کە لە یەکەوە نزیکە بێتەوە دوجار تەوژمێک دروستەکە دوجار کاریگەری دروستەکە هەم لەسەر خودی لایەنە ئیسلامیەکان خۆیان بە ڕێکخراوەکانەوە بە کەسایەتیەکانەوە بە هەرسێ لایەنە ئیسلامیەکەەوە کە لە هەرێمی کوردستانە لە ڕابردووە کاریان کرد ێسش چاوەڕێ ئەویان لێکرێکە لە داهاتوە ڕۆڵێکی کاریگەر ببینن ئیسلامیەکان لە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەم پێکەوە بوونیان وەکو باسم کرد پێکەوە بوونیەکە بۆ خزمەتکردن بە پرۆسە نیشتیمانیەکە لە هەرێمی کوردستان لە چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و هەروە بتوان بە پەردەوازایی ناتوانین لە هەر لایەک ئەم لایەنانە چەند تواناو هەبێ کاتێک کە تواناکان یەک ناخەی جاریا بەرێکی ژەکەون توانەکان جاری وایە بەدەست یەکەوە گیرە خۆن بینیمانە لە ڕابردووە ئێستا وازانم عقلێتی ئیسلامی لە کوردستانە گەشتۆتە ئاستێکی پێگەیشت و دەرکی بەم ئەرک و واجبە کردووە لەسەر خۆی و لە هەمان کاتا دەرکی بە واجبەش کردو کە بەرامبەر کۆمەڵگاکە ئەبێ بە ئەنجامی بگەێنێ خۆشبەختانە ئەم ڕۆگەچینە کۆمەڵێ بڵین هەنگاوی کردداریمان ناکە دەستەیەکی باڵای لە هەرسێ لایەنە ئیسلامیەکە و ڕێکخراوەکانیش پێکات و لە ئەوەش لیژنەیەکی کارگیڕی بۆ ڕاپەڕاندنی کارەکانی ڕۆژانە پێکات و لە ڕۆژانی داهاتوە پەیڕەوێکی کارەکانی ئەو دەستەیە دانرێ بۆی بەپێ ئەو پەیڕەوە کار بکە ئەوە کات بە فیڕۆنە بتوانێت لەگەڵ بە پێشەوە چوونی هەنگاوە سیاسەکان لە هەرێمی کوردستانە ئەمیش خۆی بۆ ئاستە بەرزکاتەوە و ڕۆڵی کاریگەر ببینێ و خۆشبەختانەش کۆبوونەوەکە هەڵوەستەی کرد لەسەر ئەم بارە چەق بەستوی هەرێمی زۆر باشە دواتر قسە لەسەر ڕۆژین کاکتۆر سپاس دەکەم دواتەگرم و لایەت بەرزتان ئەگەر بچینە هەڵابجە لای کاک کامیل مەحموود کاک کامیل زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بەم لێک نزیکبوونەوەی نێوان لایەنە ئیسلامیەکانی کوردستان ئایا ئەمە خزمەتێک بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان و بە مەسلەی پرۆژەی ئیسلامیەکانی کوردستانیش دەکات یاخود ئەمە تەنها بەرژەوەندێکی حیزبیە بۆ ئەم لایەنە دەستەبەر دەکات؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ جەناب بۆ میوانە بەڕێزەکانیش مامۆستا ڕێبوار و مامۆستا عومەر طبعاً ئەم پرۆسەی ئەمڕۆ ئەو کۆبوونەوەیە
کە لەسەر ئاستێکی باڵای سێ لایەنی ئیسلامی بوو. ڕاستە سێ حیزبی ئیسلامی کە لە ساحەکە لە ڕابردووە و لە ئێستادا کار دەکەن بەشدار بوون، بەڵام کۆبوونەوەیکی ئیسلامی بوو بەو ماناییکەوە ئیسلامیەکان تایە بەشدار بوون. نوێنەرایەتی ڕێکخراوە مەدەنیەکان، خەڵکی ئیسلام خوازەکەی کوردستان، کەسایەتیەکان کە لە ماوەی ساڵی ڕابردووە کۆمەڵێک گفتگو و دیدار و هەماهنگیان لەگەڵا کراوە و ئەو دەستەیەیان هەڵبژارد کە نوێنەرایەتیان بکات و ئەمڕۆ ئەو بەڕێزانە لە کۆبوونەوەکەی ئێمە ئامادە بوون و بگرە ئیدارەی کۆبوونەوەکەشیانە کرد. ئەمەش تەحولێکی زۆر نەوعیە کاتوانین بڵین پرۆسەی بەیەکگەیاندنی ئیسلامیەکانی لەوە دەرکردووە کە تەنها پرۆسەیەکی حیزبی بێ، بەڵکو ئەمە پرۆسەیەکی ئیسلامی سەرفە و کار بۆ پرۆژەیەکی ئیسلامی نیشتیمانی نەتەوەیی ئەکا کە خزمەت بە دین و ژینی وڵاتی ئێمە بکە. چونکە لەم کۆبوونەوەی ئەمڕۆ نوێنەرایەتی ڕێکخراوە مەدەنیەکان ڕۆڵێکی میحۆریان بینی و لە ڕابردوو ساڵی ڕابردووشە لە هەوڵەکانیان بۆ بەیەکگەیاندنی ئیسلامیەکان و سازدانی زمینەیەک بۆ کۆبوونەوەیکی لەم جۆرە دەوریان بینی. بۆیە ئێمە توانین بڵین ئەمە تێپەڕاندنی تەنانەت ئەو هەماهەنگی و ئەداکاری حیزبە عەلمانیەکانی کوردستانی شەکە تا ئێستا نەیانتوانی ئەو جوغزە تێپەڕێنن. ئێمە خۆشبەختانە ئیسلامیەکانی کوردستان یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم قۆناغەی کارەکەیان مامەڵەیان لەگەڵ یەکترا ئەوەیە لە ڕوانگەیەکی تەستێکی حیزبایەتیەوە تەماشای گۆڕەپانە کوردیەکە ناکەن، بەڵکو پیان وایە بە تایبەتی ساحە ئیسلامیەکە کۆمەڵێک تاقە و توانایی باشی لە هەموو بوارەکانە تایە کە مەرج نییە ئەندام و ئینتیمای سیاسیان بۆ حیزبێکی دیاریکراو هەبێ، بەڵکو تاقە و توانایی دەوڵەمەند و سەرمایەیەکی مرۆیی گەورەی ئیسلامی لە کوردستانە هەیە کە هەر یەکەو لە بواری خۆیان خزمەت بە پرۆژەی ئیسلامی و بانگەوازی ئیسلامیەکە. ئەمڕۆ خۆشبەختانە بەشێکی زۆری ئەو ڕێکخراوانە نوێنەریان هەبوو لەوەیە کە پێشتر بە نوێنەری خۆیان دایان نابوون و حیزبە ئیسلامیەکان لەوێ دانیشتن و کۆبرایانە باسییان کرد و ئاماژەیان بۆ کرد کە نقطەیەکی تری تەحول ئەوە بوو کە هەر سێ سەرکردەکە پێکەوە هاتنە سەرخەد و لە ناو کارەکەدا هەن و لەو دەستەیەدا وجودیان ئەبێ کە لە ئایندا دەستەکە بەکاری بەڕێوەبردننی کارە هاوبەشەکانی ئیسلامیەکان لە کوردستانەوە گەڵاڵەکردنی پرۆژە و استراتیژێتێک بۆ ئەدای سیاسی، بۆ گوتاری سیاسی و بۆ حاڵەتەکانی تر هەموو ڕەهەندەکانی تری کاری ئیسلامی لە کوردستانە و دەوریان ئەبێ لە سازاندنی زمینەیەک بۆ ئەوەی کەوا پرۆژەیەکی نیشتیمانی سیاسیش بۆ حاڵەتە سیاسەکەی کوردستانیش بەرقەرار بێ. بۆیە ئێمە زۆر گەشتبین بووین ئەمڕۆ بەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ لە سلێمانی و لە بارگای ئەنجومەنی سیاسی کۆبرایانی کۆمەڵی ئیسلامی ساز کرا و ئومێدی خێرمان پێێتی کە لە ئایندا ئەو دەستەی باڵای کاری هاوبەش بتوانێت ئەدای ئەو ئەرک و وەزیفەی خۆی بکە کە چاوەڕوانەکرێ بیکات. زۆر باشە، بەس سەبارەت بەوەی کە ئێستا لەم لێک نزیک بوونەوە ئایا بەرژەوەندیەکان زیاتر بەرژەوەندی حیزبین یاخود بەرژەوەندی پرۆژەی کاری ئیسلامی و پرۆژەیەکی نیشتیمانین؟ طبعا ئەو پرۆسەیە بەرژەوەندی بە دەرەجەی یەکەم بەرژەوەندی پرۆژەی ئیسلامی تایە. حاڵەتی ئیسلامی ئەکا بە پرۆژەیەکی تۆکمە کە هەمومان لە چوارچەوەی ئەو پرۆژەیەدا کۆ بکاتەوە. ئەمە بەرژەوەندی هەر هەموو مانیتیایە بۆ خەڵکی کە کاری حیزبی و ڕێکخراوەیی ئەەکەن و بۆوانەشی کە لە دەرەوەن هەماهەنگێکی باش دروست دەکات لە نێوانی ئەو تاقە و توانە باشانەی کە لە کوردستانە هەن و لە ماوەی ڕابردووە خزمەتیان بە حاڵەتی ئیسلامی کردووە و هەروەها ئەو مۆدیلە لە کاری حیزبایەتی شتی ئەپەڕێنێک کە پێشتر هەر کەسە و لە ماڵی خۆی و لە حیزبی خۆیەوە ئەدای وەزیفەکەی خۆی کردووە. ئێستا زمینە سازاوە بۆ ئەوەی کەوا ئێمە ئیسلامیەکانی کوردستان و بە تایبەتی حیزبە ئیسلامیەکان لەسەر بنەمای پرۆژەیەکی هاوبەش و کاری هاوبەش کۆ ببینەوە و بتوانین تەوزیفی تاقە و توانەکانی دەرەوەی خۆشمان بکەین. و گرنگترین خاڵێک کە دڵمان پێی خۆشەوە ئێمە هەست دەکەین کە جیاکەرەوەی قۆناغی ڕابردووە ئەوش ئەوەیە لەم قۆناغەدا ئیسلامیەکان و سەرکردە ئیسلامیەکان دەرکیان بە زۆر شت کردووە و حاڵەتەکە وێنە ئەکەن بەوەی کەوا ناتەندروستە بە شێوەیە لە شێوەکان ئەبێ حاڵەتی تەندروستی خۆی بۆ بگێڕنەوە چکە
ئەگەر بشێ لە زەمەنی ڕابردووە بە جیا هەر کەسێ و کاری خۆی کرد بێ حیزبە ئیسلامیەکان هەرچەندە لە ڕابردووشە هەماهەنگی بە شێوەیە لە شێوەکان لە نێوانمانە هەبووە ئەگەر بەو شێوەیە ڕابردوو دروست بوو بێ ئێستا زەمینەکە وامان بەسەردا فەرزەکە کەوا ئێمە مۆدیلی کاری سیاسی و ڕێکخراوەی خۆمان بە شێوەیەک هەم لە خزمەتی پرۆسە سیاسیە نیشتیمانی و نەتەوەیەکەی گەلەکەشمان نابێ بە شێوەیەکی گشتی و هەم خزمەتیش بێ بە حاڵەتە ئیسلامیەکەی تەوژمی ئیسلامی لە کوردستانە بۆیە وای نبینین کەوا ئەمەی کە ئێستا ئیسلامیەکان دەیکەن ئەو حرەکەتەی دەستیان پێکردووە حرەکەتێکی حیزبی بێ و لە چوارچێوەیەکی حیزبی سەرفا بێ بەڵکو حرەکەتێکە لە چوارچێوەی تەوژمێکی ئیسلامیایە تەوژمێکایە باگراوندەکەی خەلفێتەکەی عەقیدە و جیهانبینیەکەی ئیسلامیە بەڵام بە نەفەسێکی نیشتیمانی و نەتەوەیی و بە نەفەسێکەوە خزمەت بە هەموو چین و توێژەکانی تری دەرەوەی حاڵەتە ئیسلامیەکەش بکە بە تایبەتیش لەو بەلاغەیە کە ئێمەی شارەتمان پێ کردو ئەوەی زۆر بەلای ئێمەوە گرنگ بێت و ئەم پرۆژە ئیسلامیەکاری لەسەر بکە ژیانی خەڵکە چونکە خەڵک ئەگەر ژیانی باش نەکرێ بەڕاستی دینداریشی وەکو پێ ناکرێ ئێستا کوردستان لە بارودۆخێکی ناتەندروستی چەقبەستووی نەخۆشدایە خەڵک چاوەڕێیەکە ئیسلامیەکان ڕۆڵیان هەبێ ئیسلامیەکان لە ڕابردووە لەوانەیە ئەو شێوازە لە پەرتەوازەی لە ڕیزەکانیان هەبوو بێ مامەڵەیان لەگەڵ بارودۆخەکان نەکرد بێ جێگای تموحی خەڵک وەڵام دەرەوەی هەندێک لە خواستەکانی خەڵکە محافزکار و ئیسلام و متەدەینەکە و خەڵکە کەیتری کوردستانیش نەبوو بێ ئێستا سپاس دەکەین کامی دواتر دەگرێنەوە لای بەڕێز کاتی زیاتر پێدەین زۆر سپاس بۆ بەرەسەن لەماوە سەرێ بۆ ڕێگە بگرن و لای بەرەسەن سەبات بۆی کە خەڵک ڕەنگە پرسیاری بکە ئەم پرۆژەی لێگنزی بوونەوەی لایەنە ئیسلامیەکان چی لە ژیانی خەڵک دەگۆڕێ دەتوانێت چی بۆ خەڵک بکەن طبعا ئێمە هەم بەڕاستی کۆبوونەوەکەشانی وەقفەی لەسەر هەم دۆخی سیاسی هەرێمی کوردستان و هەم بار و گوزەرانی هاوڵاتیان کرد هەم ئێمە بەشێکی باشی ڕاگەیەنراوەکەشمان بۆ ئەوە تەرخان کرد چ ئەوەی کە خۆمان تەکیدمان لێ کردو کە ڕۆڵی تێدا بینین چ ئەوەی کە داوا و مەطلبە لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە هەم هەنگاو بنێ بە ئاراستەی باشکردنی بژێوی ژیانی هاوڵاتیان و فەرمانبەران و کۆتایی هێنان بم پاشەکەوتە زۆرم لێی کە بە زۆر بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا سەپێنراوە هەم واقعی سیاسی هەرێمی کوردستان ئەوەی کە دەست پێکراوەتەوە گفتوگۆکان جددی بن و بگەن بە نەتیجەیەکی تەندروست و کۆتاشی ئەوە بێ کە هەم بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان لەم لێکترازانە سیاسیە دەربێنین و هەمیش دەستگا و دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان بگەڕێنەوە سەر ڕۆڵی خۆیان و ئێمەش بەشێکی گرنگین لەوەی کە ڕۆڵ ببینین لەوەی کە هەرێمی کوردستان بەرەو سیستەمێکی حکومڕانی تەندروست و سەقامگیر ببیت و سیستەمێک کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بڕێژرێ و خزمەتی هاوڵاتیان بکە و تێیدا سەرچاوەکانی داهات شەفاف بکرێن و لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان خەرج بکرێەوە گەندەڵی ڕیشە چێژ بکرێ و گەندەڵی کە ئێمە هەمومان ئەیڵێنەوە کە بە قوڵی لە هەموو جومگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان هەیە بە تاکید ینی ئەمڕۆ ئەگەر ئێمە خۆتەزانی تەبەنەمەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕابردووشدا هێزە ئیسلامیەکان ڕۆڵی گەورەیان بینی و لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و ئێمە بەشێکی گرنگی ئەو پرۆسە سیاسیە بووین لە هەرێمی کوردستان و بەشێکی گرنگی ئەو فشارە سیاسیانە بووین بکە بە ئاراستەی بەدیهێنانی خواستەکانی خەڵک و جەماوەر و شەفافکردنی سەرچاوەکانی داهات و ڕیشە چێشکردنی گەندەڵی و بەشێکی گرنگ بووین لەو فشارە سیاسیانەی کە هەبوون بە ئاراستەی هەم ئەکتیفکردنەوەی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان هەمیش بۆ ئەوەی کە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان ڕۆڵی خۆیان ببینن بێشک ئێمە بەشێکی گرنگی ئەو پرۆژێش ینی هەڵوەستەیە و لەسەر ینی ڕوئیای سیاسی هاوبەشی ئەم سێلایەنە و بەیەکەوە گفتوگۆ بکەین بۆی هەڵوێستی سیاسی مشتەرەکمان هەبێت لە داهاتوودا و بەپێی ینی ئەوەی کە ئێمە سێ هێزی ئیسلامین و پێمان وایە ئاینی پیرۆزی ئیسلام بەو پێی کە سەرچاوەی هەم دنیا بینی و تێڕوانینی ئێمەوە مەرجعیەتی
کارەکانی ئەم سێ حزبە ئیسلامیە حقیقەت یعنی وا هەنگاوەکانی مەبادیەکانی بەڕاستی بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیان و خزمەتکردنی نەتەوەکەی و بەدیهێنانی بەرژەوەندی نیشتیمانیەکانەوە ئێمە بە تەکید یانی کارەکەین لە پێناوی ئەم پرۆسەی کە دەستمان داوەتێ ڕۆڵی گەورە ببینێ لەوەی کە ئێمە ئیسلامیەکان کاراتر کاریگەرتر لە ناو پرۆسی سیاسی بن ئەوە جگە لەوەی کە حقیقەت یعنی کاری ئێمە شوکو ئەم سێهێزە تەنها کورت نابێتەوە لە ینی جموجۆڵی سیاسی و ئەو واقع سیاسی کە تێداینەوە پانتاییەکی گەورەترمان هەیە بۆ کاری هاوبەش لە ناو کۆمەلگادا و ئاماژەمان پێکردووە حقیقەت من پێم خۆشە لێرە ئەوە بڵم کە لە ئیسلامیەکان لە ڕابردوودا گەورەترین بربەست بوونە لە بەردەم ئەوەی کە بیر و بۆچوونی نامۆ ناتەندروست نێتەنەوە ئەو کۆمەلگایەوە ڕێگرێکی گەورە بوونە لەو دیاردە دزێەوە کۆمەڵایەتیانەی کە ئەو بەشەشی کە ئێستا داخڵ بووە زەرەری گەورەی لەو کۆمەلگایەداوە لە هەموو بوارەکاندا بە تەکید یعنی ئێمە ئەوش وەسیفەیەکی گرنگمانە و خۆتان نەزانن تەبانیانی زۆر جارە وترێک کە ئەمەی لە هەرێمی کوردستان چۆتە ناو داعش ڕێژەکەی کەمترە لەوەی کە لە وڵاتێکی ئەوروپیەوە هاتۆتە ئێرە ینی بۆ ناو داعش ئەمە فەزڵە فەزڵی ئیسلامیەکانە لە هەرێمی کوردستان فەزڵی ئەم هێزە ئیسلامیانەیە کە ڕۆڵیان بینیوە لە دروستکردنی و پەروەردەیەکی تەندروست و هاوسەنگ و گەنج و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوانەی ئینتیمان بۆ پرۆژە و کاری ئیسلامی هەیە ڕۆڵیان بینیوە لەوەی کە ئەم فکرەیە یا بەم فکرە نامۆ یا داخڵ نەبێ بە هەرێمی کوردستان یا کاریگەریەکەی زۆر کەمتر بێ بە تاکید ئەمە وەکو ئەمڕۆژ ئاماژەمان پێکردوتەوە بەشێکی گرنگی وەزیفەی ئێمەیە کە ئێمە ئیسلام وەک خۆی ئیسلامێکی معتەدیل هاوسەنگ ئەوەی کە خوای پەروەردگار ناردوێتی بۆ خزمەتی مرۆڤایەتی و بۆ کۆمەلگای بەشەری بەگشتی و گەلی کوردیش وەکو گەلێکی بسڵمان بە تاکید ئێمە پرۆژەیە چوارچێوەی فراوانە بۆ خزم بۆ هەموو ئەو بوارانەی کە ئەکرێ ئێمە ڕۆڵی تێدا ببینین و خزمەتی تێدا بکەین. زۆر باش بەس سەبارەت بە مەسەلەی ئەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران یعنی ئێوە بە زوڵمی دەزانن ئەوەی کە ئێستا ئەو سیستەمی بەناوی پاشەکەوت لە فەرمانبەرە؟ ئێمە دەست بەجێ ئەو کاتوە کۆمەڵی ئیسلامی ڕای خۆمان ئەو کات ئەو ڕۆژەی کە دەرچوو ڕای ڕسمی کۆمەڵمان لەو ڕۆوت وتمان ئێمە لەگەڵی نین و بە حەق بە زوڵمێکی دەزانین لە حەقی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ هەر سێ هێزەکە جارێکی کە کۆک بووینەوە لەسەرەوەی کە ئەبێ حکوومەت جارێکی کە مراجعی ئەم سیاسەتی پاشەکەوتی موچەیە بکاتەوە و بالمناسبە لێرە بڵێم ئەو کاتێک کە گفتوگۆی ئەو پرۆژە یاسایانەی بەغدا کراوە پەسەند کرا لە بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان لە بەلاغی خۆیدا ئەوەی ڕاگەیاند کە ئەو داهاتەی ئەوان لە هەرێمی کوردستان دەستیان نەکەوێ زیاترە لەوەی کە لەم ڕێکەوتنامەیە لە بەغدا لە پرۆژە بودجەی ساڵی 2017 دەستیان نەکەوێت با فەرمونون ئەوان ئەوەی کە فعلەن ئەو ڕێژە زیاتری کە دەستیان نەکەوێت با ئەمە وەک خۆی بخەنە خزمەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مە خواستی ئێمەیە و با ئەمە کێشەی بژێوی ژیانی هاوڵاتیانی پێچارە بەڵی سەبارەت بەنەوت و سەرچاوەکەی پێتان وایە ناشەفافە بە تەکید ئێمە هیچ گومانمان لە ناشەفافێتی سەرچاوەکانی داهاتنیە خۆ کاکە ڕقەمەکانی خۆیان ژمارەکانی خۆیان بەریەککەوتن لە نێوانیاندا هەیە من یعنی ئەگەر هێمە هەر ئاعتیماد نەکەینە سەر ژمارەی پەرلەمانتارەکان و لیژنەکانی سامانە سروشتیەکان و لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان و کۆی ئەو پەرلەمانتارانەی کە معنین بەوە و خۆشمان وەکو هێزە سیاسیەکان کە دراسی ڕژمارەکانیان نەکەین و خۆشمان زانیاریمان هەیە ئەمانە هەمووی واز لێبێنین هەر داتاکانی سامانە سروشتیەکان وەزارەتی سامانە سروشتەکان خۆی بەریەککەوتنی تێدا خۆی ئەو داتایانە دژی یەکن ئەی بە تەکید ناشەفافیەت هەیە ئەوە یەک دوو ئێمە گومانیشمانەوە لە خەرجکردنیشیدا بەهادەردانێکی گەورە هەیە کە لە پێناوی بەرژەوەندی حزبی و کەسیدا سەرفەکرێ و نەتیجە لەسەر حسابی مافی گشتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. زۆر سپاس. کاکتۆر سەبارەت بەوەی کە ئەم پرۆژێ دەتوانن چی بۆ خەڵک بکەنەوەی کە خەڵک لەم بارودۆخەدا لێ نزیکبوونەوەی ئیسلامیەکان پێ دەتوانن چی بۆ خەڵک بکەنێ وەکو ئیسلامیەکان؟ بێگومان ئەگەر ئێمە دابڕاو بین کاریگەریمان نابێت ئەم پێکەوە بوونە وەکو باسم کرد لە سەرەتاوە چەند خزمەت ئەکا بە حاڵەتە ئیسلامیەکە خۆی ئەوێ لەوێەوە بتوانێت بێتە هێزێک بێتە توانایەک بێتە فشارێکی بەهێز بۆ سەردەسەڵات و بۆی بتوانێت لە خزمەتی هاوڵاتیان نابێت. ئێمە تا دابڕاوبین تا ئێمە دابڕاوبین وەکو لایەنە سیاسیەکان بەگشتی و هەروەها لایەنە ئیسلامیەکان بە تایبەتی لە ئێستا بە تاکید ئەو دەسەڵاتە
مل نادا ئەبێ ئەم دەسەڵاتە فشاری لەسەر دروستکەی پشتیوانی داخوازی ڕەواکانی خەڵک بین ئێمە لە ناودام و دەستگاکان و لەگەڵ هاوڵاتیان لەسەر ساحەکان و لە ڕاگەیانەکان و لە ڕێی ئەندام پەرلەمانتارەکان و وەزیرەکانمانە بۆی قسەی خۆمان بکەین چکە بەڕاستی ئەمڕۆ ئەگەر لایەنە سیاسیەکان بێدەنگی هەڵبژێرن قسەی حەق نەکەن لە بەرامبەر ئەو ناحەقی بەرامبەر بە تاک بە تاکی ئەم کۆمەڵگایە ئەکرێ ئەمەی کە ئەم سیستەمی موچەیی کە هەیە لە هەموو دنیای وێنەی وانە لە هیچ شوێنەکە من تاریخم خوێنەوەتەوە و ئێسش لە تەواوی دنیای شتێکی وان نییە ساڵێک دەسەڵاتێک موچەی ئەندامە هاوڵەتەکانی خۆی ببڕێ و ڕوبع موچەیەکیان باتێ و ڕوبعەکەش بە تەواوی نایاناتێ لە هیچ شوێنێکە شتی وانە پەرلەمانێک ساڵێ پەک بخرێ لەلایەن دەسەڵاتێکەوە ئێمە تا بڵاو بین تا دوور بین لە یەکەوە تا پەرلەمانتارەکانمان دوور بن لە یەکەوە تا هێزەکان دوور بن لە یەکەوە ناتوانین فشارێک دروستکەین ناتوانین ئاڕائێک یا بڵین تەوژمێک دروستکەین و ئەو دەسەڵاتش بڵین دەست ڕانەکێشەیە یعنی بتوانێت بەو شێوەیە هەموو شتەکانی بۆ بچێتە سەر بۆیە لایەنە ئیسلامیەکان ئەیانەیە هەمیشە لە بەرەی خەڵکا بن بە بڵاوی ناتوان خزمەتێک بە خەڵە بکەن پێکەوە بوونەکان نەتوان بنە فشار ببنە هێز کاریگەری دروستکەن لەوێشەوە بتوانین لەگەڵ لایەنە سیاسیەکانی کە بتوانین هێزێکی کاریگەر بین پێکەوە هەر کەسێک کە دەسەڵات بێ هەر لایەنێکە زوڵم لە میلەتەکەی خۆیەکە بتوانین بەربەست دروستکەین لە بەردەمیە چکە بە بڵاوی و بە ترازان و بە دووری لە یەکتر ناتوانین ئەبینە بەشێک لە ئەتوانین بڵین بەشێک لە بێدەنگی بەڵێ بەڕێزت باس لەوە کرد کە لە شوێنێکی دنیا نەبووە ساڵێک بێ پەرلەمان بی ساڵێکیش بێ موچەبی لە شوێن کەسێک بەنایەسەی ساڵێک لەسەر کوچەکەی بمێنێتەوە نەخێر مەگەر لە شوێنانەی کە دوکتاتۆریێت هەیە مەگەر لەو شوێنانەی کە خۆفەڕستکردن هەیە ئەگەر لە شوێنێ پەرلەمان هەبێ یاسا هەبێ لە شوێنێک مافەکانی مرۆڤتیایە چەسباو بێ لە شوێنە سیستەمی پەرلەمانی و حکوومەتێکی مەدەنی و عسکەری نەبێ بە تاکید ئەبێ هەموو ملکەژوین لە بەردەم یاسا ئەبێ ئێمە جیاوازیەکانمان بە یاسا ڕێکخەین دەسەڵات ئیشی چییە؟ جیاوازیەکان ڕێگەخان نەک جیاوازیەکان بماڵێ بە یەکە ئەبێ جیاوازیەکان ڕێک بخە بۆی جیاوازەکان ببنە توانە نەک ببنە دژی یەکتر و یەکتر بەرامبەر بە یەکتر بوەستنەوە توانەکانیان لەگەڵ زۆر باشە ئەم مەبەستمەوەی ئەم گرنگی ئێمە لە ئەمڕوا کە بە ئەنجاممان گەیاند جێگە دڵخۆشی هەموو لایەکمانە بۆ یەکەم جارە سێ لایەنی ئیسلامی لە ئاستی باڵا بەم ڕاشکاوە قسەکەن و ئامادەی دەرەبڕ بۆ یەکەم جارە دەستەیەکی باڵای کاریگەڕی کاری هاوبەش لەلایەن ئیسلامیەکان دروستە بێ هەنگاوی کردداری بۆ ئەنێن بۆ یەکەم جارە لیژنەیەکی کارگێڕی بۆ کارەکان دائەندێت بۆ یەکەم جارە ئیستعداد و ئامادەیەکی وا لە هەر سێلاوە هەیە و هەروە ئەتوان بڵێن بۆ یەکەم جارە کە زەمینەیەک بەم شێوە ڕەخساوە لە تەواوی ڕێخستنەکانەوە ئێستا هیوایەک هەیە ئەمەلێک هەیە و ئەمەش بۆ ئەوە نییە وەکو لە سەرەتاشەوتم بۆ ئەمەنی ئەمە پەرگیری بێ جەمسەرگیری بێ بەڵکو ئەوێ خۆی ڕێخاتەوە بەم ڕێکخراوەیە بەم تۆکمەیە بەم پێکەوە بوونە خزمەتێک بەم بارە چەقبەستۆی کە لە هەرێمی کوردستانە هەیە چونکە بار و دۆخە چەقبەستوە سیاسیەکە ئەگەر درێژە بکێشە لەمەوە هەموو فرسەتەکانمان لە دەست دەرچێت و خەڵکیش تەحمولی بۆ حیزبی ئیسلامیەکان ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەشمان دیت سەبات بۆ حیزبی ئیسلامیەکان ئێستا زیاتر یەکگرتووی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامیان بستنەوەی ئیسلامی قازانجەکان لەم لێک نزیک بوونەوەی چۆن؟ قازانج بۆ حیزبی ئیسلامیەکان کامیان زیاتر قازانجەکە وەکو حیزب باسی ئەوە هەر نییە لە ئارایەکی قازانجەکە ئێمە حتا باسمان لەوە نەکردووە کێ حیزبێکی گەورە و کێ حیزبێکی بچووکە ئێمە پێکەوە ئەمانەیە پێکەوە بچووک و گەورەمان پێکەوە لە پرۆژەیەکە بە یەک دیدگای هاوبەشەوە و هەروەها بە یەک ئیرادەی بەهێزەوە و بە ڕۆحێتێکەوە وەکو باسمان کردو ببینە مایەی ینی ببینە فاکتەرێکی ئیجابی بۆ سەقامگیری لە هەرێمی کوردستانە بۆ ڕاستکردنەوە و ڕاگررتنی دەسەڵاتێک کە بێ زوڵم لە گەلەکەی بکە و بۆی بتوانین ببین بەهێزێک توانە بڵاوەکانمان یەک بخەینەوە بە ئاراستەیەک بەکاری بخەین لە پێناو تاک بە تاکی ئەو کۆمەڵگایەوە بەو باگراوندا وەکو مامەسا فەرمی بەو باگراوندە ئیسلامیە ئەخلاقیە ڕەسەنە کراوە مەدەنیە بتوانێت بە کۆی پرۆسەسیاسی ئیجتیماعی بڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانەیە دواتر دەگەڕێینەوە لای کاتی کامیل لە هەڵەبجە لەگەڵمان بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا
ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتن لێبێت بەڕێزان کا کامی لەگەڵ بگەڕێنەوە لای بەڕێستان ئەمڕۆ لە ڕاگەندراوەکەی ئەم سێلایانە باز لە مەسلەی سوودی لێک نزیکبوونەوەی لایەنە ئیسلامیەکان بۆ ناوماڵی بۆ ڕخستنەوەی ناوماڵ لە هەرێمی کوردستان دەکرێنی چۆن لێک نزیکبوونەوەی ئیسلامیەکان هۆکارێکە بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کوردیش لە هەرێمی کوردستان. طبعا ئیسلامیەکان بەشێکن لە ماڵە گەورەکەی کوردستان و ئەوکو برایان فەرمویان هێزێکی کاریگەری ناو کۆمەڵگەی کوردین و لە ناو پرۆسەی سیاسیە هێزێکی کاریگەرن و ماڵی سیاسی و ماڵی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردەواریان پێکهێناوە یا بەشێکن لە بەشێکی کاریگەرن لەو ماڵە گەورەیە یەکخستنی ئەم بەشە گەورەیە و تۆکمەکردنی و تەباکردن و هەماهەنگکردنی خزمەتیشە بە ماڵە گەورەکە و ئێستا کوردستان بە تایبەتی لەم حاڵەتە پێویستی بەوە هەیە هێزە سیاسیەکان هەمویان پێکەوە هەماهەنگ بن لەگەڵ یەکە و هاوکاری یەکتر بن و لەسەر استراتیژیەتێکی نیشتیمانی و نەتەوەی هاوبەش کۆب بنەوە. ئەوەی کە ئێستا هاوڵاتیان باجەکەیان داوە ئەو پەرتەوازەیی و ئەو بەستەڵەکە سیاسیە کە لە نێوان هێزە سیاسیەکانە دروست بووە بەداخەوە و کە ئیسلامیەکان دەوریان نییە لە دروستکردنی ئەو بەستەڵەکە بگرە ئیسلامیەکان ئێستا بەم کاریان ئەیانەوێ نێوەنی خۆیان ماڵەکەی خۆیان لە نێو ماڵە گەورەکە یەکخەن و دواتریش ڕۆڵیان هەبێت لە یەکخستنی ماڵەکە خۆیان ماڵە کوردەواریەکە خۆیان ماڵی کوردی کە ئەمە خۆی بۆ خۆی خزمەتێکی گەورەیە. ئەمە پێشمان وایە هێزەکانی تر هەر ئەو هێزانەی کە ناکۆکن لە نێوانی یەکە ئەگەر ئەوانیش تەبابن پێک بێن لەسەر پرۆژەیەک لەسەر دیدگایەکی هاوبەش خزمەتە بە خۆشیان خزمەتە بە ئێمەش و خزمەتە بە وڵاتەکەش لەبەرەوە ئێمە بە نەزرەیەکی ئەنانی تەماشای مامەڵە و ئەم پرۆسەی خۆمان ناکەین بەڵکو پێمان وایە خزمەتێکی گەورەیە یەکخستنی نێوماڵی ئیسلامی بە نێوماڵی کوردی خۆشی چونکە بۆ حکومەیەکە ئیسلامیەکانیش بەشێکی کاریگەری نێوماڵی کوردەوارین. وە سوودەکەشی وە ئامی هەموو لایەگە بێ و ئەوەی کە جەناب و زۆر تەرکیزی لەسەر سوودی چه حیزبێ سوودی لێ ئەبینەوە چۆن سوودی لێ ئەبینێ ئێمە بە ئەو نەزرەیە تێپەڕێنین بۆ حیزب ئەو نەزرە دەمارگیریە بەداخەوە یەکێک لەو حاڵەتە ناتەندروستانەی لە کوردستانە لە چەند ساڵی ڕابردۆ تا ئێستاش هەیە خەریکە ئیسلامیەکان خۆشبەختانەتی ئەپەڕێنن ئەو نەزرە دەمارگیریەیە بۆ حیزب و حیزبایەتی حیزب بەم سێ حیزبە هیچ قودسیەتێک و تەقدیسێکیان ناکەین ئێمە ئەوە فۆرمێکە لە ئالیەت و لە میکانیزمی کارکردنمان بۆ خزمەتکردن بەو پەیامەی هەڵمان گرتووە بەیانیە زۆر عادەتیە ئێمە هەرسێکیانەکەی ناو عەلاقەیەک و ڕادەستی مێژوویانەکەین و فۆرمێکی کە دێنینەکایە کە هەمان پەیام و هەمان خزمەت بە زیاتریشەوە بکات بۆیە لەبەرەوەی ئەوەی کە ئێستا هەیە سوودە بە هەموو حیزبە ئیسلامیەکان سوودە بە هەموو زانایانی ئیسلامی سوودە بە هەموو بانخوازانی ئیسلامی حیزبی گەورە و حیزبی بچووک و حیزبی برای گەورە لە تەنیش برای بچووکە سوودەبینێ و
احترام و ڕێز و پێگەی بەهێزە بێ برای بچووک لە پەنای برای گەورە برای نێوەنج یعنی ئەو برایانە ئەگەر پەرتەوازەی ئیشەکەیان بکەن گەورە بن بچووک بن لە هەر پێگەیەکە هەبن بەڕاستی هەمویان زەرەکەن بەڵام ئەگەر پێکەوە بن گەورەیە بۆ هەر هەمویان و خزمەتەکەش دوجار ئەڕژێتە باقەڵی هەر هەموو خەڵکە ئیسلام خوازەکە. زۆر باشە بەڵام سەبارەت بە هەڵوێستەکانی ڕابردوو ئێستا زۆر ئیسلامیەکان لە واقعی هەرێمی کوردستان هەڵوێستەکانیان جیاواز بۆ لە ڕووی سیاسیەوە لە پرسە سیاسیەکاندا ینی چۆن لەمەوەدا دەتوانن ئێوە هەڵوێستەکانتان یەک بخەن بۆ پرسە سیاسیەکان لە هەرێمی کوردستان؟ لە ڕاستیە ئێستا ساحەی کوردستانی ئەو واقعی کە ئێستا کوردستانی تێکەوتووە وای لێ هاتووە هەموو حیزبەکان یەک دیدگایان هەیە بەرامبەری ینی هیچ تەنانەت و حیزبانش کە دەستیان هەیە لە خوڵقاندنی ئەو بارە ناتەندروستە شەرعیەت نادەن بەو بارودۆخەی کە هەیە لەبەرەوە ئێستا یەکێک لەو فاکتەرانە لەو پاڵنەرانەی کە ئیسلامیەکان بەرەو لای یەکتر دەبا ئەوش ئەوەیەکەوە دیدگایان ئێستا هاوبەشە بەرامبەر بەو ساحەیە حاڵەتێکی ناتەندروستە بینن لە واقعی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئەخلاقی خەڵکی کوردستانیشە لە هەموو لایەکەوە شەڕ لەسەر ئەم کۆمەلگا کوردیە هەیە شەڕی سیاسی هەیە ململانەی سیاسی هەیە بەستەڵێکی سیاسی وە گوتمان لە نێوان حیزبە سیاسیەکان هەیە شەڕی ئەخلاقی هەیە لەسەر تاکی کورد لەسەر گەنجی کورد شەڕی مخدرات و مادەی بێهۆشکەر و ئەو حەملە ئیعلامی کە لەسەر خەڵکی کوردستان هەیە کە بەداخەوە نەڕێک خەرێک هەیە نە سانسۆرێک هەیە نە یاسایەک هەیە ینی لە هەموو لایەکەوە کۆمەلگای کوردی ئەتوانین تەنها لە ڕووی سیاسیۆنە لە هەموو ڕوویەکەوە لە قەیرانە ئیسلامیەکان دەرکیان بەم وەزع کردووە و دەرکیان بەوە کردووە کە کۆمەلگای کوردی بەڕاستی لە بەردەم هەڕەشە و مەترسیدایە بۆیە پێویستە لە چوارچێوەی پرۆژەیەکە لە چوارچێوەی کۆمەڵێ بنەما و هێڵی گشتی کە کۆیان بکاتەوە کار بکەن بۆ ئەوەی کەوا ئەو تەحەدیات و ئەو مەترسی و ئەو هەڕەشانە لەسەر کۆمەلگاکەی خۆیان لابەرن و عامیلێکی یارمەتی دەربن بۆ ئەوەی هێزەکانی تریش پێک بگەن و دوجار خۆشببختی و بەختەوەری بگەڕێتەوە بۆ کۆمەلگای کوردی کە بەداخەوە ئێستا لێی تۆراوە یاخود لێی تۆرێنراوە. بەڵێ زۆر باشە بەڵام سبارەت بە مەسەلەی هەڵوێستە سیاسەکان بۆ هەرێمی کوردستان ئێستا مەسەلەن قۆرغکاری هەیە پەخستنی دامەزراوەکان هەیە ناشەفافەتی داهاتێ ئیسلامیەکان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەمە بکەن دەبێت قبول بکەن ینی دۆخەکە بەم شێوەیە بمێنێتەوە؟ لە هیچ کاتێکە ئیسلامیەکان قبوڵیەوەیان نەکردو کە دۆخەکە بەم شێوەیە بمێنێتەوە ئێستا یەکەمین بەلاغی هاوبەشی ئەو سێ حیزبە ئیسلامیە کە ئەمڕۆ دەرچووە هەڵوێستەکانیان بەڕوونی ئاشکرایی دیارە وەی مامۆستا ڕێبوار ئیشارەی پێکرد دەربارەی بژێوی خەڵک دەربارەی حاڵەتی سیاسی دەربارەی قەیرانە سیاسیەکان دەربارەی پاشەکەوتی زۆرم لێی موچە هەموو ئەوانە ینی واقعی ئێستا واقع ئەتاڵەکەی کە کۆمەلگەی کوردی تیاژی ئەوەیە کە دروست بووە و لە بەلاغەکەی ئێمە ئەمڕۆ ئیشارەی پێکراوە بۆیە لە ئێستاوە مەلامیحی دیدگای هاوبەش بە دەرکەوتووە ینی کەسیش ناتوانێت خۆی لا بدا لەو واقعی کە ئەمڕۆ لە کوردستانە هەیە و ناشتوانە هەڵوێست دەرنەبڕێت چونکە ئەو هەڵوێستە بەڕاستی هەڵوێست دەربڕین بەرامبەر بە واقعێکی نەخۆش کە هەمومان باجەکەی دەین مێژوو تۆماری ئەکا و ناکرێت کەم تەرخەمی بکرێ بەرامبەر بەوەی کە لە واقعی کۆمەلگای ئێمە ئێستا ڕوو ئەدا هەم لە قەیرانە سیاسیەکان لەو قەیرانانەی ترکە هەیەوە لەو شێوازە لە حکومڕانی لە وڵاتە ئەدا ئەکرێ کە بەڕاستی ناتوان نازانین ناوی چ جۆرە ئەزمونێکی لێ بنی کە ئەمە تەنها نازمموی خێڵە نەعشیرەتە نە هیچ ینی غیابی مؤسسە نییە لە وڵاتە میزاجی حیزبی بگرە شۆڕ بووەتەوە بۆ میزاجی شخصی ئێستا وڵاتی پێبڕێەوە ئەچێ ئەمانە هەمووی دەرکن ئیسلامیەکان دەرکیان بەوە کردووە کە بەڕاستی ئەبێ بەرپرسیارەتی دنیای و قیامەتیان لەسەر شانەکەوە ببنە بەشێک لە چارەسەری ئەو حاڵەتی کە ئەمڕۆ لە کوردستانی تێکەوتووە. بەڵێ سوپاس دەکەین کاکامی دواتر ئەگەر دەرفەت بگرێن و لای بەرستان ماوەستەر بگرێن و لای بەرستان سەبارەت بووی کە ئێوە دەتانەوێت بۆ داهاتوو چی بکەن ئایا یەک لیستی پێک بێنی یا خۆ یەک بگرن بە دیاریکراوی ڕوانگەی ئێوە چییە مەسەرەن بۆ داهاتوو ئیسلامیەکان؟ هەرچەندێمە ڕەنگە ینی بەشێک لەو بابەتی مەسلەی هەڵبژاردن و یەک لیستی و ئەمانە نەبووتە گفتوگۆیەک تا ئێستا بلایانانە قسەیان لەسەر کردبێ بەجددی لەو کۆبوونەوەانە بەڵام ئێمە وای نابینین ینی تەنها ئێمە کارێک وێ لە پێناوی
یان یەک لستی هاو باش یەک فراکسیۆنی هاو بەش بۆ قۆناغێکی دیاریکراوە بیکەین چونکەم جۆرە هاوپەیمانەتیانەمان لە قۆناغی ڕابردوودا هەبووە و ئێمە تا ئێستاش لەگەڵ برایانی یەکگرتووی ئیسلامی کوردستان خاوەنی یەک لستین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کە لستی خزمەتەوە بە یەک ئیتیفاقیە و بە یەک پاکێج بەشدار بووین لە حکوومەتی خۆجێی سلێمانی و ئەو قۆناغتەبان دەرفەتی ئەوە نەبوو کە حکوومەتی خۆجێی هەولێریش کارا بکرێت و ئەو شەراکەت ڕاستەقینەی تێدا بەرجەستە بێ ئەگەر لەوێش بە هەمان شێوە بەشدارە بووی ئێمە ینی وەکو باسم کردمە پرۆژەی ئیسلامیەکە لەوە گەورەترە بینیم کە تەنها پرسێک بێ بۆ پرسێکی سیاسی لە ناو پرسە سیاسیش تەنها بۆ ئینتیخاباتێک و بۆ یەک لستێک بێ ئێمە خۆتمە یەکگرتنە بێ ئامانجی هەمومان بێ و ئەبێ ئەو وێزگەیە بێ کە هەمومان بۆی بچین وەک ئاماژەشمان پێ کردووە لە بڵین ڕاگەنراوەکەی ئەمڕۆدا حقیقەت ئێمە کاتی خۆی ینی لە پرۆژەکەی کۆمەڵی ئیسلامیدا لەبەرەوەی و کات بۆ ڕاگەیاندەکانی شوتمان ینی ئەمە کات بە ڕوونی وتمان ینی وەکو کۆمەڵ وە دیارە برایانی کەشتەوانم یەکگرتووی ئیسلامی و هەم بزوتنەوەی ئیسلامیش لەو ڕۆتەوەن ئامادەیی هەیە ئەو ئامادەیە ئێمە لەگەڵ یەچین وەکو لە بەلاغەکە جارێککە بگەڕێنەوە من بۆیە زۆر ئاماژە بەلاغەکەم چونکە نقطەی اتفاقی هەمومانە بە شێوەیەکی قۆناغبەندی هەنگاو بنین بۆ یەکگرتن و زیاتر وەکو ینی باسم کرد یەک هێزی ئیسلامی بین و یەک هێز بین و ڕوئایەکی وازەح و ڕۆشن و خاوەنی یەک بەیداغ و ئاڵا و ئەوانە بینەمە هەموو ینی خواستی هەمومانە بەتەکید ئێمە وەکو باسم کردنی ئەم کارە هاو بەشەش ئێمە لە ڕابردوشدا لە هەندێک قۆناغی کە هەمان بووە بەڵام ڕەنگە ئەم مەرحەلەیە گەشەی باشتری کرد بێ حەقیقەت وە بەرەو ئەوە چوین کەانی کۆپ چوارچێوەیەک دانین وە لەو چوارچێوەیەدا کاری هاوبەش زیاتر فراوان بکەین وەکو وتمانی بەرەو هاوهەڵوێستی سیاسی باشتر بچین یعنی حقیقەت هێشتا ڕەنگە زوو بێ بۆ قسەکردن دۆخی سیاسی هەرێمی کوردستان ڕەنگە ئێستا هەڵبژاردن نەلای هاوڵاتیانە ئەو گرنگی و ئیحتیمامی هەبێ حەقیقەت وە نا لە ئێستادا خواستی لە پێشینەی هاوڵاتیان و خەڵکیش بێت بۆ ئێمە ئەم هێزە ئیسلامیانە خواستی گەورەترمان هەیە و خواستی لە پێشینە ترمان هەیە بووەوە و لەگەڵەوەشتەوەن ئەکرێ بڵێنیانی ئەو کاتی کە هەڵبژاردن هاتە پێشەوە دراسەیەکەین و بە تاکیدەوەی ئەم هێزانە ئەو کات پێگەین وی کاتی ئەوەی بەشدەیەگرتن ئەمە بیانی وەکوتمیم قۆناغ بە قۆناغ لە قەزیەکانە ڕۆی بەس ئامادەنێ بۆ یەکگرتن بە چاکیت ینی خۆ یەکگرتن وەکو باسم کردنی من باسی ئەوم کرد کە ئێمە پرۆژەمان بووە لەو ڕووەوە و ئیستیجابە بووە و ئەمە ئەمڕۆژ ئیقرار کراوەتەوە کە بە شێوەیەکی قۆناغبەندی هەنگاو بنین ینی ئەبێ یەکگرتن وەکو باسم کرد ئێمە نە ئێمە و نازانم لایەنەکانی کەشەمبرانی یەکگرتووی ئیسلامی و هەم بزوتنەوەی ئیسلامی برایان متەڕەدد بن لەو ڕووە فعلا نەبێمە وێزگەیە بێ کە هەومان هەنگاوی بۆ بنینێنی بەڵێ زۆر باشە لەسەر مەسلەی هەر پرۆژەیەکی ئیسلامیان زوودا کۆبوونەوەی دەکرێت زۆر جار لە تۆڕە کۆمەڵاتیەکان ڕنگدانەوەی دەبێت یا خۆ شت دەنووسرێت نیان پرۆژەوەی تێدایە کە لایەنگرە ئیسلامیەکان خۆیان بپارێزن لە بەریەکەوتن بۆنم لە ڕاگەنەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە ینی ئەو بەریەکەوتنە کۆمەڵایەتی کە لە کۆمەلگا ڕووەدا بەرەنجامی هەڵوێستی سیاسی ینی هەمیشە کارێنی لێکەوتەی ناتەندروستی لە کۆمەلگا بووە حەقیقەت لێکەوتەی ناتەندروستی بە تاکید ئێمە نەک ئەمڕۆ قسەی لەسەر بکەین هەر کاتێک ئەم بەرکەوتە بوو بێ لە نێو ئەندامان لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کە ڕەنگە بەرەنجامی هەڵوێستی سیاسی جیاوازمان لە هەندێک قۆناغ بوو بێ بەتاکید هەردوو هێزەکە هەرزوو هاتوونە دەنگ و بەیانیان بۆ لەو ڕووە ویستویانە بەزوی ئەمە کۆتایی پێبێنن بەزووی ئەمە کۆتایی پێبێنن و لە ئێستاشدا من پێم وایە ئەمە هەنگاوێکە کە ئەقلی ئەوەیە کە تەجاوزی و حاڵەتەمان پێکاوەمان پارێزێ لەوەی کە ئەم بەریەکەوتانە لە داهاتوودا ڕوودا سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە مەسلەی یەکگرتنەکە ئێوە مەسەلەن ئەو لایەنە ئیسلامی ئێستا ئامادەن لەم قۆناغە یاخود پێویستی بە زەمینە سازی هەیە بە پلەبەندی بۆ داهاتوو پێشەوەی ئەو وەڵامە بمەوە ئێسایی دەمەوە تەبان ئێمە ئەمانەیە بەم هەنگاوە کە ئەمڕۆ خشتی یەکەممان بۆ دانا هەنگاوی کردداری مەبەستمە بە خەڵکی کوردستان بڵین ئێمە ئەمانەیە بەم هەنگاوە خزمەتێکی زیاتر و باشتر بە تاک بەتاشی ئەو کۆمەلگایە بکەین و خزمەت بکەین بە چەسپاندنی مافەکانیان و پاراستنی مافەکانیان و داکۆکی لە تاک بەتاشی ئەو کۆمەلگایە بکەین بە هەموو چین و توێژەکانیەوە
ئەمانەیە بەلایەنە سیاسەکان بڵین کە ئێمە هێزێکی دەستبار ئەبین لەگەڵ ئێوە بۆ سەقامگیری لەم هەرێمی کوردستان نەکەیسە هەومان پێوەی ئەناڵێنین ئەمانەیە فاکتەرێکی ئیجابی بین بۆ سەقامگیری لە هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانی کە وەک بەدیل و ئەلتەرناتیڤێکی ئەوانی کە خۆمان ناخێنە ناو ساحەکەەوە ئەمانەی هاوکار و دەستبار و هاوبەش بین لەسەر ئەو مشتەرەکانی کە هێمە هەمومان پێکەوە بەسێتەوە و ئەمانەوێ بەم پەیامی کە وەرماگرتووە لە ئیسلام بەم جوانی کە ئیسلام هەیەتی لە خزمەتکردن لەم مێژووە کە ئێمە ساڵەهایە ئەم ئومەتە لەگەڵ ئەم گەلی کووردە لەگەڵ ئەم ئیسلامە ئاشنای ئەمانەی ئەو پردەبین جوانیەکانی ئیسلام کە ئەمڕۆ ناشرین کراوە کە ئەمڕۆ بە پەڕگیری و بە تونند و تیژی و بە تۆقااندن وێنەی ناشرین لەو پەیامە جوانە ئەگیرێ ئەم ئیسلامیانەی کوردستان ئەو وێنە جوانەی ئیسلام جارێکی کە بە کردار بخەنەوە خزمەتی ئەو کۆمەڵگایە اینجا ئەم هەنگاوە چی پێویست بێ وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکلیستی پێویست بێ یەکگرتنی پێویست بێ هەمومان بینە هێزێکی دیاریکرا و لە ژێرەی عنوانە کۆبینەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئامادەی هەموو هەنگاوەکانە ئیرادەی هەیە ئامادەیی تایە بە نێتێکی پاکەوە هاتوۆتە پێشەوە و هەموو هەنگاوێک لەو پێناوەیە بڕیاری لێیاوە لەبەرەوە تەرەدودمان نییە ئەی سەبارەت بۆ پرسیارێک لە مامۆستا سەبارەت بەوەی زۆرجار بەرێک کەوتن هەیە لە نێوان ئەندامان و لایەنگری ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو بارودۆخی کە لە ڕابردووە هەمان بووە لە یەکەوە دوور بووین مزایدات بووە ئەندامەکان بۆ کۆتایی هێنان بە هەموو ئەو نیگەرانانی کە جەنا بە باسیەکەی و بۆی بتوان ببینە هێزێکی کاریگەر لە هەرێمی کوردستانە و بۆی بتوانین باشتر سەقامگیری هەرێمەکەمان بپارێزین خزمەتی نیشتیمانەکەمانی پێ بکەین ئەم پەیامە جوانەی ئیسلام تەرجومە بکەین بە شێوەیە کە خزمەت بێ بە تەواوی تاک بە تاکی ئەو کۆمەڵگایە بە هەموو دین و ئایدیا و بۆ چوونە جیاوازەکانەوە بۆی بتوانین ئەم هەرێمە کە خوا پێی بەخشیوین ئێمەش بەم هەموو توانایی کە لە هەرێمی کوردستانە لە ساڵەهای ئەندامەکانمان لەسەر پەروەردە کردووە بتوانین خزمەتێکی بەرجەستەکراوی بێمنەت بە تەواوی تاک بە تاکی ئەو کۆمەڵگایە پێشکەش بکەین ئەمە ئامانجمانە و هەروەها خاڵێکی تری گرنگ بۆ پاراستنی ئەم تەوژمە ئیسلامیەیە لەوەی کە بکرێتە ئامانج لا بدرێت لەسەر ئەو پەیامی کە پەیامێکی ئیسلامی هاوسەنگی میانە ڕەوی خزمەت گوزار کە خزمەتکردنی تاک بەلایە و بەندایەتی بێ خزمەتکردنی ئینسان بەلایە و بەندایەتی بێ بۆ خوا لەزەتی لێ ببەرێ ئێمە ئەمانەیە بەو شێوەیە بە تەنیا بین ناتوانینەوە خزمەتە بکەین پێکەوە بین تەوژمێکی باشتر و بەهێزتر ئەخەینە ڕێگا ئەو ئامانجەکانی ئێمە و ئینشاءڵڵا مادەم ئیرادە هەیە و مادەم نیەتی پاک هەیە و مادەم کۆمەڵگاکە پێویستی بە هێزێکی ئەوە خزمەت گوزار و پاک و پەیامدار هەیە و ئینشاءڵڵا تەحقیقەکەین و ئەگەین بۆ ئامانجە باڵا کاک کامیل کاتشمان کەمەوە سەبارەت بەوەی کە سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە لە داهاتوودا ئیسلامیەکان مەسەلەن ئێستا دۆخەکە چەق بەستووە ڕەنگە گفتوگۆ بۆ دۆخی سیاسی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە پێویستی ئیسلامیەکان چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەو دۆخێکی ئێستا دو ساڵە چەقی بەستوو کە باز لەوەکەی گەڕی دووەمی دانیشتەکان وا بڕیار لە سەری ساڵی داهاتووە دەست پێ بکاتەوە طبعا ئەوەی کە ئێستا هەیە حاڵەتێکی ئیجابیە و کە بەردەوامی پێ بدرێ گفتوگوی نێوان لایەنەکان و بە تایبەتی وەفدی پارتی لەگەڵ لایەنەکانە کە کۆبوونەوەی کردووە و ئەو پەیامی بارزانی بۆ ئەوەی کەوا پیاچوونەوە بە کۆی پرۆسەی سیاسیا بکرێت سەرۆکایەتیەکان لە سەرۆکایەتی هەرێمەوە بۆ هەڵۆشانەوەی حکوومەت و کابینەکەی و سەرۆکایەتی پەرلەمان و هەموو ئەمە حاڵەتێکی باشە بەڵام ئەوەی کەوا زۆر پێویستە تەرکیزی لەسەر بکرێ مؤسسەی تەشریعی ئەم وڵاتەیە کە پەرلەمانە یەکەم هەنگاو لێەوە دەست پێ بکات کە پەرلەمانەکە بە هەر شێوەیەک بێ بەگەڕ بخرێتەوە لەژێر سەقفی پەرلەمانە قسە لەسەر کێشە و پرسەکانی تر بکرێ و بە چارەسەرێک بگات پێمان وایە ئیسلامیەکان بە وجودە مەحدودەی کە لە پەرلەمانە هەیان بووە لە ماوەی ڕابردووە هەوڵێکی باشیان داوە کە ئەو بارەلارەی کوردستان ڕاز بکەنەوە و ئەم قەیرانە سیاسیە کۆتایی پێ بهێنرێ و مؤسساتی ڕسمی ئەم وڵاتە جارێکی کە شەرعەتی بۆ بگەڕێنرێتەوە و لە ئێستاشا کە ئێستا هەماهەنگی و دەستەی هاوبەش و هێزی هاوبەش پێک هێنراوە لە نێوانیانە و ئەم پرۆسەیە خراوەتە گەڕ وەکو وتمان یەکێ لە ئامانجە سەرەکیەکانی بریتە لەوەی کەوا و قەیرانانە بە هەر شێوەیەک بێ کۆتایی پێ بهێنرێەوە بۆ ئەمەش
ئێمە لە کۆبنەوەکەی ئەمڕۆ شاقسەمان لەسەرەوە کردووە کە ئیسلامیەکان پێویستە بۆ ئەوەش پرۆژەیەکی تایبەتیان هەبێ کە پێشکەشی دەسەڵاتدارانی کوردی بکەن بۆ ئەوەی کەوا بگەنە چارەسەرێک بۆ کۆتایی هێنان بە قەیرانەکان و بە گێڕانەوەی شەرعیەت بۆ مؤسسات و بە دامەزراوەکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوە ئێستا ئەوەشی کە هەیە و شەرعیەتی نەماوە مؤسسەی فیعلی نین، ینی پەرلەمان و حکوومەت و ئەوانە هەموو وەکووتمان بە جۆرێک لە میزاجگەری تیا پیادە ئەکرێت لە کاری مؤسساتی شەفافیت وجودی نییە بڕیاری. بەڵای زۆر سپاس دەکەین دێرەکاتمان تاو زۆر سپاس بەڵای زۆر سپاس بۆ بەڕێز کاک کامیل محمود و تەبێژی بزنەوەی ئیسلامی کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو. هەرە زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان دکتۆر عومەر محەممەد ئەندامی ئەنجومەنی جێبەجێبوونی گروپی ئیسلامی و ڕێبوار حەمەد و تەبێژ و ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی کە لە سەرەکی لەگەڵمان بوو. سپاس بۆ بینێرانی بۆ سپاس بۆ ئەو کاران و خاتانە.